وڵای زۆر بەداخەوە ئەوەی کە گرژی و ئاڵۆزەکان سەرەتا لای هاندەرانی زاخۆ دەستی پێ کرد ئێمە وەکو میوان ڕێزمان لێگرتن تا توانیمان یعنی بەس بەداخەوە لە دوایەوە جمهوری یعنی نەورۆزیش ڕەتفعلی ئەو هەڵانەی ئەوانیان هەبوو. چی بوو لەسەر چی بوو؟ وەڵای لەسەر حاڵەتێکی ئۆفسایدە ئیتر خۆ قانون و حەکەمە و ڤار هەیە هەموو شتەکە ئۆفسایدێکی ڕوون بوو کە ئۆفسایدە و گۆڵەی لەوخ کردەوە حسابی نەکرد ئەوان دەستیان کرد بە دەباوێشتن و کورسی شکاندنەوە شتانە. کە زیانی بەرکەوەی کە لە شوورۆ بووینی و وڵی تاعاە کورسی شکانەوەمانە بەری کەوتووە بەڵام ڕاستی زۆر قەرە باڵق بوو شتەکەەوە زۆر ڕوندیار نەبوو چی ئەبوو بەڵام بەداخەوە یعنی ئێمە بۆ وەرزشادوین بۆ وەزع نهاتوین بەڵام هەر سەرەتا و کۆتایی لای هاندەرانی نەورۆزەوە ئەو خەتایە دەست پێ کرد ئەو هەڵەیە بوو ینی هاندەرانی نەورۆز عەفوون هاندەرانی زاخۆ لەبەر ئەوە حەکەمە کاکە یعنی تۆ سەد ناو بژیوانە گۆڵەکەی لەوە کردووە تۆ ئێمە تاوانمان چییە؟ بەدە بە بەربوونەتەوەیە بە کورسی شکانن ئەمە جارێکەکەم نییە هاندەرانی دووەکی شەمان شێوازیان کردەوە بەڵام بۆوان خەڵق قسەی نەکرێت سەپڕ بۆ لە گەنج تەبعاً ئەمە قبوڵ ناکرێت و بۆ شێوەیە ڕەتفعلیانە بووە. زۆر سپاس بۆ بەڕێستان.